سڵاوتە نەمە بینیرانی شاپرێس. دوێنێ ئەنجومەنی سەرتاسەری مامۆسایی ناڕازی لە کۆنگرێکی ڕۆژنەمەڵیدا قسەکانی چەند ڕۆژی ڕابردووی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیان ڕەت کردەوە. دەڵێن نرخی نەوت زۆر زیادی کردووە، نرخی باج و داهاتی حکوومەتیش زۆر زیادی کردووە. دەڵێن نرخی کەلوپەل و کاڵەشتومەکی ڕۆژانەی هاوڵاتیانیش لەسەر تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیادی کردووە کە ئەمە کاریگەری زیاتری هەبووە لەسەر چینی فەرمانبەران و مامۆستایان. بۆیە بایکۆتی دەوامیان ڕاگەیاند و ئەمڕۆ ڕێژەیەکی زۆری قوتابخانەکان لە سنووری پارێزگای سلێمانی بایکۆتی دەوامیان کرد و بڕیاریاندا کە سبەینەوە نەچنەوە هۆڵەکانی خوێندن. بۆ گفتوگۆ لەسەر ئەو پرسە گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا نەوشیروان حەمەقەریب مامۆستای ناڕازی. مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتت باش. بایکۆت لەکوێ دەستی پێ کردووە و چۆن بڕیارتان نەکە بایکۆتکەن و نەچنەوە هۆڵەکانی خوێندن؟ سڵاو لێ و لە بینەرانیشتان لە خوێنەرانیش وەکو ئاگاداربی لە چەند ڕۆژی ڕابردووە هەموو فەرمانبەران و موچەخۆران بە ئام چاوەڕێەوە بوون ئەم ئەنجومەنەی بەناو ئابوووریە کۆبێتەوە و چاوەڕێەوە بووین کە لە یادی ڕاپەڕی نابشکم مژدەیەکی پێوێمە تەنانەت تەرفیع و پلەبەرزکردنەوە بکرێتەوە، بەڵام بەداخەوە کە بینیمان شێوەیەک لە ئیفلاسبوونی خۆیان ڕاگەیان و کە جارێکی تر نیازیان خراپە لە پێدانی موچە وەکو ئەو هەواڵانەشی کە دزایان کرد و پێشوەخت بڕیا لەوە بدرێ ئایا موچە درێژ بکرێتەوە 45 ڕۆژ تا 50 ڕۆژ جارێک یاوەتا نیسبەتێک لە سایە 20 لێ ببڕنەوە بەڕاستی کەم هەواڵانە بڵاوەوە تەواو جارێکی تر مامۆسایان و فەرمانبەران و تەواوی موچەخۆرانی بێومێت کردەوە. بەداخەوە گەیشت وای لەوان کرد کە لە کاتێکە کە یادی ڕاپەڕی نەمە یادیواکەینەوە کە زوڵمستەمان لەسەر لابراوە تووشی حاڵەتێکی تری نەفسیە بیتۆ کە لە ڕووی نەفسیەوە زۆر تەسیر و کاریگەری زیاترە لەو زوڵمەی لە سەردەمی دیکتاتۆرەکانی پێشوا لێمان کراوە. بۆیە مامۆسایان گەیشتنەوە قەناعەتەی کە ئیتر مەجالیەوەی تیانەماوە ئەگەر لە 5-6 ساڵی ڕابردووە کۆمەڵی بەهانەیان هەبوو لە بیرمانە کاتێک لە تەموچە و پاشەکەوتی موچیان داهێنا بەهانەکانیان ئەوە بۆ یان و شەڕی داعش هەیە ئەیان و ئاوارەیەکی زۆرمان بەسەرەوەیە ئەیانود نەوت 15 بۆ 20 دۆلارە یعنی کۆمەڵی بەهانیان هەبوو و کاتە بەڵام ئێستا سیرەکەی و بەهانانەش تەنانەت نەماوە ئەوە بینین نەوت لە 115 دۆلار زیاترە شەڕی داعش نەماوە داهاتی ناوخۆیان چەند قات زیا کردو هەل لە گومرگ و باجەوە بیگرێت تا پاری خزمەت گوزاریەکانی ئاوە کارەبایە خۆڵە کۆمەڵە شتی زۆریان داهێناوە کە جاران هەر نەبووە. یعنی لەگەڵ ئەم هەموو زیادکردنی داهاتی ناوخۆ لەگەڵی شابەرزمونوە تازە بە تازە ئێمەینەوە گەڕێنەوە بۆ 6 ساڵ پێش ئێستا و باسیەوە بکەینەوە جارێکی تر موچە تەخیرکەنەوە یا موچیان پێ نادرێت لەبەرەوە ئەم بەهانانە بەڕاستی لای خەڵک تەواو پێچەوانە بووە لەگەڵەوەشا لە ڕووی نەفسیەتەوە قسەیەکی بەداخەوە کە باسیێوایان کردگوایە سوالکردنی سوال بۆ میلەتەکەیان بکەن ئەوەی تر خەڵک و بەعامی فەرمانبەرانی تووڕە کرد بەداخەوەی ما بینین لە کاتێکە بۆ وەرگرتنی پۆستێک ڕۆژانە شانی دەیان کە زماجە کرێت لە بەغا ئەم شەڕی ئەمەڵێ بۆ منە ئەوڵێ بۆ منە بەڵام لەسەر قوتی خەڵک بە سوال ێزانە نەگەر بچن دەستکەوتەکان کە مافی خۆمانە بۆمان پسەنن یاینکەن لەبەرەوە بە تەواوەتی مامۆسایان بەڕاستی نیگەران بوون و زەختێکی زۆر لەسەر هەم نوێنەرانی مامۆسایانی ناڕازی هەم تەنانەت ڕێکخراوی یەکێتی مامۆسانی ژمن بەش حکمیەوەی کە لێش دەوامەکەم زەختێکی تەواومان لەلایەن مامۆسایان و تەنانەت بەڕێوەبەرینی شۆ لەسەر بوو کە کاتیەوەی هەڵوێز وەرگێ و بیریشمان کردەوە لەم کاتەیە تاکە چارەسەر بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندنمانزانی بۆیە بڕیارمانە بە کۆی نوێنەرایەتی ناوچەکان کە بایکۆتی خوێندن ڕابگەین و دەست پێ بکەین تا ئەو کاتەی موچەی تەواو پێمانە درێ و لەمە دواژەکەین بە عادەت 30 ڕۆژ جارێک لەبەرەوە ئێمەش وتمان ئێمەش سوالکردین ئێمەش حەقی خۆمانەکەین ئێمە ئەوەی کەیکەین بۆ مناڵەکانمان هەرچەنە بە سواڵیشی نازانین بەڵام ئەگەر ئەوان پیاکردنی حەق و قوتی ئێمە و مافی ئێمە بە سوال بزانن لەمە دوای ئێمە ژاست دەکەین ئەوان ئەو پارەی ئەمانەنێ وەکو خێرێک پێمانێن دیارە ئێمە بە سوالکەرە زانین بۆی بڕیارمانە لەمە دو 30 ڕۆژ جارێک موچەی نیا یەکەمی ڕۆژ ئێمەش دەوام ڕاگرین بۆی کە سوکار و خوێنکارانیش ئاگاداریەوە بن وە کەس و بناو بازار و خەڵکو و فەرمانبەوەی کە موچەخۆری ژنەی تر کاتیەوەیە هەز بەوە بکە ڕاستە ئەم غەدرە لە منە بەڵام لە غەیرە مباشرە پێش هەموو کەسێ لە دوکانارەکەیە لە کاسبکارەکەیە لە وەستاکەیە لە کرێکارەکەیە بۆیە کاتیەوە هاتووە وتمان هەمومان بە یەک دەنگ دژی ئەم ستەمە بینەوە و لە وردە وردە هەوڵ بین کە تەنانەت هەموو سێکتەرەکانی تری ئەم دام و دەستگانەی حکوومەت ئیعلانی بایکۆتکردن و ڕاگررتنی ئیدارەی ئەم وڵاتە مامۆستا بایکۆت سنووری تەواوی سنووری پارێزگای سلێمانی گرتووەتەوە ئێمەوەی کە خۆمان نوێنەرەکانمان لە هەموو ناوچەی ڕاپەڕین و ئیداری ڕاپەڕین ئیدارەی گەرمیان مامۆسایان لە کۆیە
و لە پێنجێن لە هەموو ناوچەکانی تر بەڵێ نوێنەریان ئامادە بوو و لە بڕیارەکە بەشدار بەڕێژی تۆنی بڵین هەموو قوتابخانەکان بایکۆتیان ڕاگەیانەوە بە حکوپیەوەی بڵێن ئێمە دوێنێ ئێوارە درەنگ بەعلان کرا و ئەمڕۆ بەڵێ لە ئەگەتوانم بڵێم نزیکی لە سا هەفتا بەرە سەری خوێنکە بنەڕەتی و ئامادەیەوە ئەمڕۆ مامۆساکان کۆبوونەوەیان کردووە هەنێکی لەوانەیە اینێکی بەسیتی هەبوو بێ و توێتی بەیانی یینەوە و لە بەیانی تەلەبەی زنەدرێت و کۆتاییواتە بۆ ئەمڕۆ لە سا هەفتای خوێندنگەکان ئەوەی گەیشتۆ تقریبا بەڵێ بڕیارە بۆ سبەینی ڕێژەکانت ناوەندەکانی دیوانی پەروەردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاو شاڕواژێری لێ دەرکەی ئەوانەی تر هەمووی بایک بەڵەویستم پرسیاری ئەو کەم تا چەند وەکو ساڵانی ڕابردوو لە ڕێی پەروەردەکانەوە سزای ئەو مامۆستایانە ئەدرێت کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە وڵی نازانم مەگەر تۆ بیر بکەیتەوە بە چه حەقێک زاتیەوەکەن بیر لەوە هەر تەنانەت نەک باسیەوە بکەن بیر لەوەش بکەنەوە کە سزای مامۆسا فەرمانمەد بدرێ هەنی ئێمە لە سەر و مافی خۆمانەوە سا ئەگەر بینە سەر ئەو مافانەی کە هەمانە حکومت بەدەیان لە لای ئێمە قەرزارە کە ئەگەر ساڵە دو ساڵ و نیوەکی تریش دەوام نەکەین هێشتا ئێستا مافی خۆمان بە تەواوەتی وەرنەگرتوێتەوە ئەو ئێمەی ساڵانی تری ئێمەی هێنایەوە سەر دەوامکردن بەڕاستی لەلایەکەوە دەستکەوتنی کەمێک لە دەستکەوتەکانمان بوو لەلایەکی تریشەوە هەستا ئەخلاقی بوو بەرامبەر بە خەڵکو و خوێنکار و ئەم کۆمەڵگایە بوو کەمێ ژینا ترسی هەڕەشە و سزا و ئەمانە نەبووە ئەم ساڵیش ئەوەی تا ڕادێک جێ دڵخۆشکەرە تقریبن ئەگەر ساڵان تۆزێک ناسکۆکێک لە بینی بەڕێوبەر و ستافی دارەوی خوێندنگاکان و مامۆستا ئەم ساڵ ئەوەش نەبووە مامۆستا بەڕێوبەرەکان مامۆسایان سەرپشت کردو و توانێ ئێمە ناتوانین خۆتان قەرارێن زۆربەی مامۆسایانیش بڕیاریان ناوە کە بایکۆت بکرێ وەکو پێم وتی تەنانەت ناوەندی پەروەردەکانیش بایکۆتیان کردووە کەواتە تۆ ئەگەر سیرکەی وردە لە موسسەکە لەم ناوچێ بە عام بەرە و ئەی چێکەواتە سزای چێبە بۆیە بەداخەوە هیوادارین بیر لەوە نەکرێتەوە بگرە بە عکسیشەوە لە باتیەوەی بیر لە سزای مامۆسایان کرێتەوە یا فەرمانبەران ئەبێ بەڕێوبەری پەروەردەکان بەڕێوبەری گشتی پەروەردە وەزیری پەروەردە ڕاستەخۆ بێتە سەرخەت ئەوانیش فشار لەسەر ئەنجومەنی وەزیرانە هەر کەسێکە سەرۆکی حکوومەت ئەنجومەنی ئابوووریە فشاریان لەسەر دروست کرێ کە بەڕاستی ئیتر تەحمولی ئەوەی تیانەماوە هەمووان نەزانین لێکەوتەکانی پرۆسی پەروەردە لە چەند ساڵی ڕابردووە ئەم ساڵ بە نیسبەتێکی کەمی ڕەنگیایەوەتەوانی بڕۆ بە خوێندنگاکانە بگەڕێ بزانە تووشی چ حاڵەتێک بووە ئەمە دووبارە بچێشێ من دڵنیا دەکەمەوە بە تەواوەتی پرۆسی پەروەردە فەشەلێنێ و تووشی شکست پەیوەندیتان چۆنە لەگەڵ مامۆسایانی ناڕازی بۆ نمونە پارێزگای هەڵەبجە پارێزگای هەولێر ئەمە یەک ئەنجومەنە هەمووی نوێنەریان تیای بەشدارە بایکۆت بەس سنووری پارێزگای سلێمانیە یان پارێزگەکانی دیکەشی گرتووەتەوە وەکو پێم دی سنووری پارێزگای هەڵەبجێ ئیدارەی گەرمیانە ئیدارەی ڕاپەڕینە تەنانەت کۆیش کە لە ڕووی داریەوە مەبەستم پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک بڵێ هەولێر و دهۆک تا ئێستا نەخێرەوە ئەنجومەنەی ئێمە هەنێک ساڵات و لینکمان هەیە بەداخۆ بەڵام خۆ دەزانی وەزەکە لەوانەیە لێ بۆ ڕادێن نەبێکە دەنگێکی وا گشتگیر دروست بێت کە دەسەڵات نەتوانێت ڕوبەڕوان بێتەوە ئەوەی کە هەشە تاکوتێر لەم لاولا بەداخەوە سەرکو دەکرێ و نایڵەن دەنگی بەرزبێتەوە سەبارەت بە ئەو قوتابخانانی کە بایکۆت ناکەن مامۆستا هەبێ لەوانم بڵێ من بایکۆت ناکەم یا بەڕێوەبەری قوتابخانە هەبێت بڵێ من بایکۆتەکەم و ناژەڵم مامۆستاکانم بایکۆتکەن شتی وا هەبووە ئەمڕۆ نەمبیستەوە باوەڕ ناکەم هەژبێت چکە بەڕاستی ئەوەی کە ببێ بەڕێوەبەریە ئەوەی کە مامۆسایەکە لە شوێنێکە ئەگەر خۆشی معاناتی نەبێ هەست بە مناعاتی مامۆساکەی برادەریەکە ڕاستە لەوانەیە کۆمەڵی مامۆسامان هەیە ئیشی دووەمیان هەیە یا وەزعی باشەیە شتێکە لەوانەیە ئەم باری اقتصادیە بەڕادێک تەسیری تێنەکرد بێ و بەڵام کە سەیری برادەرەکەی سەیری هاوپیشەکەی کات بە نوعەیەکی ترە لەبەرەوە دڵنیام نە بەڕێوەبەرێک نە مامۆسایەک نییە بۆ شێوەیە دژی ئەم هەڵوێز وەرگرتنی مامۆسایانی هاوڕێ بێ ئەگەر لە دڵیشەوە لەگەڵ خۆی کیز مامۆسایەک لەگەڵەمایانە بارەکە سەپێنراوە حکوومەتە هی سەپێنێت ئەجینا کەسمان لەگەڵیانی من خۆم مناڵم تەلەبێ هەموو مامۆسایانی بگرە لە سایانەوەی مامۆسایان تەلەبە و دوو تەلەبە و سێ تەلەبێ لە ناوەندەکانی خوێندنە هەمووشی مامۆسایان لەو چینن کە ناتوانن مناڵەکانیان برێنە خوێندنگای ئەهلی هەمووی لەو خوێندنگایانن کە خۆیان دەرسی تێاڵێنەوە یعنی بەڕاستی ئەگەر شتێک بزانی نەگاتەتینی پێش هەموو کەسێک خۆ مناڵەکەی خۆی لە پێش هەموو کەسێکەوە بەڵام ئەمەی کە کردومانە قەناعەتێکە کە دروست بووە ئیتر کاتیەوەیە بڵین بۆستن تەواو تا ئێرە ئەگەر لەمە پێشوەکوتم بەهانەتان هەبووە هیچ بەهانەیەک نەماوە
چارەسەرەکرێت چارەسەریکردن ناکرێت فەرمەوە بەغا تەسلیمیکەن ئەگەر تەسلیمیشی ناکەن یەکێکی تربێ بە ڕێوەی بەرەکە وەزیم خەڵکە هیچ نەبێ بەرەو باشی بڕات چاوەڕ دەکرێت ڕێژەی بایکۆتکردن لە 1970 بۆ لە 1970 بەرەزت باس کرد بۆ سبەی ڕۆژانی دواتر بەرەستر بێتەوە هەر بە تاواتی لە سایات بایکۆتی سەرتاسەری لە سایاسەت نەک تەنها لە ناوەندەکانی خوێندن بڵگە لە هەموو فەرمانگەکانی تری حکومت لە سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینا دەست پێ ئەوە دەستیشی پێ کردووە و ئێمە ئەمڕۆ ئاگادار من لە پێنجوێن لە کفری مامۆسایان و فەرمانبەران نەک تەنها بایکۆتیان کرد و خۆپیشاندانیشیان کرد دڵنیام ئەگەر زوونێنە سەرخەت ئەم بایکۆتەکەش سەر کێشە بۆ کۆمەڵی ڕێکاری تری مەدەنی بەرەزت باس لەوە کرد کە بایکۆت ناشکێنن تا موچە وەرنەگرن بەڵام یەکێک لە ئەگەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە موچە بە لێبڕینەوە دابش بکات بۆ ئەم مانگە بە هیچ شێوێ قۆبڵی نییە و دڵنیاتانەکەمەوە وەکو نەک تەنها ڕاگرتن ئەو کاتە کۆمەڵی ڕێکاری تری مەدەنی و ناڕزایەتی دەست پێ سواز بۆ بەڕێز مامۆستا نەوشیروان حەمەغەریب مامۆستای ناڕازی سواز بۆتەوە سواز بۆ بەشداریکردن سواز بۆ بینەرانی شارپرێس کە تا ئێستا بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازی